ئەگەر ئەم شوێنەمان پێ بناسێنی ناوی چییە؟ بەێ ئەف جهێ کوونکە ئەم لێ بێنێ جهێ جاڕوانە کو بەشەکە پروژێ سەنحۆری بێ ئاشووری کو 700 ساڵە بەری زۆینی ئۆف الخنس والتيون كردستاني راكشاي بو پایتەختە خۆ نینەوە کو ئەوە بەشەکە ئەژوە پروژەی بەڵێ ینی با بڵێن پرۆژەکە کەناڵی یەکەم لێوەیە ئێرە ئەو شوێنەیە کەوا بەڕێزت ئاماژەت پێ کرد کەناڵی کۆتاییە ئێرە نە مامۆستاوە تەکمیلەیە بەڵێ بەشێکە وەکو بڵێ ئەو وەختێک و خنس ئینۆی بوو ئەوێ دیە ڕاکێشە بوو پایتەختی خۆ نینەوە وی شێوەیە ڕاکێشە یعنی هەر جهێکێک و کوور بۆ مەسەلەن بوون من ڕیبار بۆ ڕیبارە چوەرزی بۆ وەکو بڵێ جوگەیەک بۆ ئەوێ دەبێژین دەواتە ڕاکێشنەوە جهەی ئەوێ بۆ شێوازێکاتە چیکەن و ئۆف دەرباز بیتن الگەل ئاوێن ڕیبارە و ئەوێ تێکەل نەبیتن ئاوێ ڕیبارە و ئاوێن وەرزی تێکەل نەبیتن هەر ئەوەکە پۆقەش میدەوە ئەوە ئەو قەنتەرەیە بەڵێ قەنتەرە ئەنکو ئەکوە دوو بێژنێ ئەنکو پر بۆ دەرباز بینەوێ کولڤی لای دەرباز بیتە ڕەخی دیکە لەسەر بەردەکان جۆرە نەخشێک هەیە ئەوە چییە؟ بەڵێ ئەوە ئەو نویسینن مسمۆرینە ئەوێ کونسان حۆری بێ ئاشووری بەحسی پروژێ خودکەتن من آف لتشيوين كردستان إنه إجا بحثي كردستان ناقد بيشتكوا من آف إنه الريبوري جمل الخنس والأوفن كونيا أوفن زلال من راكش أبو بهاي تختي خو أبا إيكش وون دبيجين بشرة أبا ليرة بحث كده بله زياتر لشويني كيش نسراوة بله راسته نسراوة كان أما جا كردنا با كارو بيشو قناغكي خوي بله بحثي بروجي خود كتن كوتشوا تشيكريا والكيرينا وجهان يكيفا شێوەی ئەو بەردانە تەماشا دەکەین لەو ناوچەیە ئەو بەردە هی ئێرە نیە لەکوێ هاتووە ئەو بەردە بەڵێ ئەلوۆن نویسینن تێکستین مسمۆری دەکو بەحەستکەتن بژیت من ئەف بەرە ئەپرێکۆ گەمیۆ و کەلەکۆ بەر خنس يتراكي شافيرة يعني الخنس جه هبينا جه برينش هرديوريا بر الويريتنا وهمون نوع فبري همون او نوع بري يكون خنس بورينوي يعني نفسي مادة ونفسي جوري بريه